خۆشەویستان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی پێکەوە ژیانی ئاشتیانەی پێکهاتەکان یاخود کەمینەکان لە شاری سلێمانی مەسیحیەکان وەکو نمونە توێژینەوەیەکی زانستی زۆر ورد و پڕزانیاری ئەنجام دراوە لەم بارەیەوە گفتوگۆی ناوەڕۆکی توێژینەوە کاکەین ئامانز لەم توێژینەوەیە و پێکەوە ژیان بەپێی دەرەنجامەکانی توێژینەوەکە بۆ مەسیحەکان و ژیانی ئاشتیانیەوان چۆن بۆ لە شاری سلێمانی گفتوگەیم پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر سامان حوسێن توێژەری ئەکادمی دکتۆر سڵاو لەبێ بەخێراتی زۆر بەخێر بێ دکتۆر با یەکسەر بچینە سەر ناوەڕۆکی توێژینەوەکە با سەرەتا لەو پرسمەنی ئامانج لە ئەنجامدانی ئەم توێژینەوەی چی بوو؟ خۆی سەرەتام توێژینەوە لە پانێڵێکەوە دەستی پێ کرد ئێمە بە ئامادەبوونی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت و پارێزگاری سلێمانی و نوێنەری کەمینەکان ڕێکخراوی ڤژن فاوندیشن هەستا بە ئەنجامدانی پانێڵێک من یەکێک لە پانێڵستەکان بووم و لەگە دوو پانێڵستی تری هاوکارمان پانێڵێکمان پێشکەش کرد لەسەر مەسیحەکان لە شاری سلێمانی بە حکومی من پێشتر ئەندێشیم لەباریانەوە کردبوو ئیدی دەرکەوتەوەیە کە بابەتێک هەیە ناوی پێکەوە ژیانە ئێستا بابەتە لە هەموو عالەم و لە UN و لە هەموو دنیاە جێی توێژینەوەیە جێی باسە یعنی چۆن پێکهاتەکان بەیەکەوە بژین و چۆن ئەم پێکەوە ژیانە ببێتە هۆکارێک بۆ پێشکەوتنی کۆمەلگان نەک بۆ شەڕ و ئاژاوە و دوجار دواکەوتنی کۆمەلگایت لێ و بیرۆکەیە دەرکەوت کە ئێمە وەکو ڤژن فاوندیشن من تەکلیف کرام بە ئەنجامدانی توێژینەوەیەکی مەیدانی لەسەر پێکەوە ژیان و لێشە بەڕاستی مەسیحەکان هەڵبژێردرا مەسیحەکانی شاری سلێمانی ئەتر لێەوە من دەسم کرد بە ئەنجامدانی ئەو توێژینەوە مەیدانیە کە زیاتر لە 21 کەسم چاوپێکەوتن کردووە بابەتەکەش بە مێژووی زارەکیە مەسەن بە چاوپێکەوتنی زارەکیە و ئامانجیشی ئەوە بووە بزانین ئایا پێکەوە ژیان لە سلێمانیە چۆنە بە تایبەت مەسیحەکان و بەراورد بکەین لەبین ڕابردوو ئێستاە ئایا مەسیحەکان لە ڕابردووە لە سلێمانی چۆن پێکەوە ژیان چۆن بووە ئێستا ئایا ئەم گۆڕانکاریانی ئەم دوایە دووری هەبووە لە کەمکردنەوەی ئەو پێکەوە ژیانەیانە گەشتی بەچی چیانەوە دوو حاڵەتە بوو یەکێکیان زۆر دڵخۆشکەرە بوو یەکێکیانی پێویستە هەڵوەستەی لەسەر بکرێت ئەوەی کە دڵخۆشکەرە بوو ئەوە بوو کە سلێمانی تان مەسیحەکان لەگەڵ دروستبوونی سلێمانیە هاتوونەتە سلێمانی وەکو شارنشین لە سلێمانی دانیشتوونە و لە کۆنتترین گەڕێکی سلێمانی کە گۆیژەیە لە تێکی مەسیحەکان بوونە کە لە ناو گشتیا پێڵنگ گاوران لە ڕابردووە جوانترین نمونەی پێکەوە ژیان پێشکەشکراوە لە شاری سلێمانی بۆ ڕادەیە کە هێندە تێکەڵ بوونە هەندێک جار هەست نەکراوە کە ئەمە مەسیحیە و ئەمە موسڵمانە و پێکەوە ژیانێکی ینی سەردەمیانەی شاریانە بووە ئەوی لە سلێمانی بەدیەکرێت و دوایەوەش کاتێک کە بڵین خەڵکەکە دەرەچێت لە گەڕێکی گۆژەوەی تر سلێمانی فراوانە بێ بینی حاڵتێکی زۆر تایبەتێ لە سلێمانیەوەیشەوەیە کە وەکو هەموو دەوڵەتی پێشکەوتوەکانی دنیا مەسیحەکان لە هەموو گەڕەکە کوردەکانە هەن ینی دراوسی کوردەکانن بەبێەوەی گەڕێکێکی تایبەتی مەسیحی هەبێ بڵێنەوە گەڕێکی مەسیحەکانە لە گەڕەکە ئاساییەکانە وەکو موسڵمانەکان بەبێ ئەوەی هیچ کێشەیەکیان هەبێ ژیان و هەموو طقوس و مەراسیم و هەموو بۆنە و یاد و هەموو شتەکانی خۆیان زۆر ئازادانە کردەوە بە پێچوانەوە زۆر ڕێزیشان لێگیراوە لەلایەن خەڵکی سلێمانی هەنی ئەمە بابەتێک بوو بەڕاستی جێگای ئەوە بوو کە زیندوو بکرێتەوە زەق بکرێتەوە بڵێن سلێمانی ئەوە چونکە یەکێک لە شانازیەکانی کوردستان چونکە بە حکومی کوردستان خۆی فرەیە لە کۆمەڵێک پێکهاتووە یەکێک لە شانەزە مێژوویەکانمان دایمەن ئەوەیە کە ئێمە توانیمانە پێکەوە ژیانێک بپارێزین و مێژوو شایەدی ئەوەیە کە ئەم پێکهاتانە لەم وڵاتە بە درێژایی مێژوو هەن و هەتا ئێستا ماون و کێشەیەکیان بۆ دروست بوو یەکێک لەوانە بەڕاستی شاری سلێمانیەکە زۆر جوان ئەم پێکەوە ژیانە لە شاری سلێمانی گوزەری کردووە بووە بەڵامەوەی جێی هەڵوەستەیە لە ڕاستیە لە دوای ئەم ڕووداوەنەی دواییە و لە دوای بابەتی داعش و لە دوای دەرکەوتنی هەنێ تیاری توندڕە و ئەمانە ئەم ساڵانەی دوایی هەستەکەی بە بڵێن
جۆرێک لە پەرچەکردار بەرامبەریان دەرکەوتەوە ئیش نا لە ناو هەمووان بەڵامەوە خۆیان باسیەوەکردانی هەندێک جار هەستەکەن هەندێک کەس کە سەر بە تەیارێکن یان هینێکی ئەویان هەیە پرچەکردارێکیان هەیە بەرامبەریان ڕەنگە ئەمە برینداریان بکەیان کە باڵێن دیارترینیشان بابەتی سوۆشیال میدیایە ینی سوۆشیال میدیا خۆتەزایی سە تەسیرێکی زۆر گەورەیە چکەیەکێک لە پرسیارەکانی ئێمە سەبارەت بۆ سوۆشیال میدیا بوو ینی سوۆشیال میدیا زۆر جار بۆتە هۆی نیگەرانی ئەوان زۆر جار خەڵکێکەیە ببێ ئەوەی ینی مەبەستیشی بێ سەرکی ئەوان برینداریانەکە ینی ڕەنگە هەرێشی زانی بێمە لە دوجارە مەسیحەکانی سلێمانی بریندارەکە بەڵام سوۆشیال میدیا لە ڕاستیە ئێستا دکتۆریان باسە کرد بەڵێ نمونە هەیە مەسم بوون چەند جار لە بۆنەیانە بووە لە خوارەوە کۆمنتی لە جەژنانە کۆمنتی نەشیاو کراوە یان کەسێکیان لێ وەفاتی کردووە کۆمنتی نەشیاو کراوە ئەنی ئەمە تا ڕادەیەک بۆ ئەوان جێگای نیگەرانی هەرچەنە ئەمە ینی تابیر لە شاری سلێمانی ناکا بەڕاستی چکەوان هەمویان تاکیدیان لەسەرەوە کردەوەی نا سلێمانی وانە بۆ سلێمانی حتا لە مقابلەکە من مقابلەکە ئەوانەی تیا بۆ کە لە دەرەوە شاتوونە بۆ سلێمانی مەسن لە سووریا و مەسیحیاتوە بۆ سلێمانی لە باشووری عێراقەوە بڵێن هاتوون بۆ سلێمانی ینی ژیانیان لە سلێمانی زۆر زۆر پێ خۆش بووە ینی زۆر پیان جیاواز بوو لە حتا پیان جیاواز بوو لە ناوچەکانی تر بەڵام ئەم دیاردەیە بەڕاستی هەبوو دیاردێکی تریش کە بە شێوەیەکی گشتی هەبووە بابەتیەوەیە کە لە پەروەردەیە کەمتر کەمینەکان بەگشتی و ئەوانیش بە تایبەتی مەسەن لە کتێبە پەروەردەیەکانە کەمتر ئەم بابەتەیە مەسن لە ڕۆشنبیریە کەمتر لایەن لێکراوەتەوە چونکە دەبێ ئەمانە لایەن لێ بکرێتەوە ڕاستە ڕەنگەمانە بە ڕێژە کەمتر بن بەڵام بە ماف کەمتر نین ڕاست مافیان هەیە و هەمان مافی تۆیان هەیە چۆن تۆ مێژوویەک لێرە دروستی کردویت و لەسەر ئەم زەوێت و ئەم زەوێ هی تۆیە و بەشێکی لەم مێژووە وانیش مێژوویەک دروستی کردون و بەشێکن لەم مێژووە بەشێکن لەم کولتورە و بەشێکن لەم فەرهەنگە دکتۆر تۆ لە توێژینەوەکەتە ئەو کەسانەی کە وەرەگرتن لە تەمەنە جیاوازەکان بوون بەڵێ بەڵێ موالیدی چلەکانی تیا بوو موالیدی پەنجاکانی تیا بوو موالیدی شەستەکانی تیا بوو تا موالیدی نەوەتەکانی تانەوەتەکانی تیا بوو ینی ئەوانە کە ئیتر لەو کاتەیە هەستیان پێکردووە خۆی منهەجەکەی ئێمەوە هەیە هەستی پێکردو و لە ناو واقعەکە ژێ و زانیوێت یانی فامیوە کە ئەمە چۆنە بەرامبەری نەوەتەکانی ڕاستەکەی ئێستا ئەفامێ بابەتەکە چۆنە و لە هەموو شەریحەکانی شوێرم گرتووە من ینی تەنایەک شەریحەنیە مەسەن پیاوی دینیان خەڵکی ناو بازاڕیان فەرمانبەریان خەڵکی ماڵەوەیان لە هەموو شەریحەکان وەرم گرتووە و هاوکات لە هەموو پێکهاتەکانی ئەوانی ژوێرم گرتووە مەسەن لە هەموو کەنیسەکانیان لە هەموو باڵێن ئاینزاکانیان ئەوەی کە لە سلێمانی هەیە لەوەش و لەوانە ژوێرم گرتووە کە بە ئاوارەیی هاتوونەتە سلێمانی لەوانە ژوێرم گرتووە کە خەڵکی دێرینی شارەکەن وە لە گەڵ دروستبوونی شارەکەیە لە شارەکەن بۆیە ینی بە هەمەڕەنگی وەرم گرتووە و بە هەمەڕەنگیش قسەم بۆ کرا باشە دکتۆر خواستیان چی بوو کە تۆ قسە و لەگەڵەکردن مێنی چ خواستێکیان هەبوو بڕوانینیان چی بوو حەزیان بە چی با بڵێن کە دەڵم حەزیان بە چی بوو حەزیان دەکرد چۆن بێ ئاستی پێکەوە ژیان باوڕەکەوان هەندێک جار کە قسە لەگەڵانەکرێت ئێمە کوردەکان نانە دێمە مەسیحەکان ئەوەندە تواونەتەوە لە ناو کورد و خۆیان بە کوردستان خۆیان بە خەڵکی سلێمانەزای ئێمە سلێمانەکان ئێمە کوردەکان یعنی بۆ نەمەتە قسەیان بۆتە کرد بەڵامی تر کاتێک کە دێتە سەرەوە زۆر جار ینی ئەوان ئەیانەوێ وەکو مرۆڤێکی تری ئەم کە چ حەقێکیە ئەوانش حەقییانە بێت لە ڕاستیە عادەتەن لە تاریخە و لە هەموو دەوڵەتێکە ئەوانەی کە کەمینە ناسکترن لە زۆرینەکە بۆیە پێویستیان بە هەندێ بڕیاری تایبەت هەیە بیان پارێزێ ئەوان هەمویان جەختیان لەوا کردەوە مەسەن لە پەروەردە شوێنیان بۆ بکرێتەوە لە ڕۆشنبیری پێکەوە ژیان بڵاو بکرێتەوە بە مناڵەکانمان بڵێن کاکە لەم وڵاتە ئەمان نامۆنی نەمان غەریبنی نەمان خەڵکی ئەم وڵاتە نەمان بەشێکن لەم مێژووە لە بەرنامەی ڕۆشنبیریان هەبێ گرنگی بە زمانەکەیان بدرێ گرنگی بەوەیان بدرێت کە لە شوێنە گشتیەکانە جیاوازیان لەگەڵ نەکرێ چەنایانەوە نییە بەڵام هەندێک حاڵەت ئەبینرێ
ئیش لەسەر ئەوە بگرێ هەندێک بڕیاری تایبەت هەبێ بۆ پاراستنی ئەوان چکە بەڕاستی ئەوان ناسکترن و هەندێشت هەیە کە زۆر بچووکە هەوڵ بدرێ بە هەندێک بڕیاری تایبەت وای لێ بکرێت گەورە نەبێتەوە بچووکتر ببێتەوە وای لێ بکرێ لە ڕاستیە دەگمەن بوو ئەوی لە کوردستان لە دووهۆک ڕوویدا کە لە بۆنەیەکی مەسیحەکانە خۆمانمازین هێرش کرایە سەر مەسیح زۆر دەگمەن بوو لە کوردستان شتیوان ڕووی نەداوە بەڕاستی وا بکرێت ڕێگا بدرێت بە دوای هۆکاری ئەمەیە بگەڕی بچی بوو هێرشکرا لە کاتێک ئەمە لە کولتوری کوردانیە لە مێژووی کووردا ئەم شتە نەبووە بۆیە یعنی هەندێشت هاتۆتە پێشەوە کە تازەیە لەگەڵ ئەم گۆڕانکاریانی کە هاتۆتە پێشەوە ضرورە ینی ئەوانیان ضرورە لە بەرامبەر ئەمەشە هەندێک بڕیاری تازە بێتە پێشەوە حکوومەت خۆ ئامادەگی تازە بکات بۆ ڕوبەڕووبوونەوەی بۆی هەڵمەتی وەشیاری هەبێ هەڵمەتی ڕۆشنبیری هەبێ لە قوتابخانەکان لە ناوەندەکان لە هەموو شوێنەکان هەڵمەتێکی تایبەت هەبێ بۆ وشارکردنەوەی خەڵکی بۆ پێکەوە ژیانی ئاشتیانە کە دوجار هیچ لایەنێ لەمە زەرەر نەکات. دکتۆر کە پەنەڵەکەتان کرد قوبات تاڵەبانی ئامادەی بوو چ تێبینیەکیە بوو چه سەرنجێکی بۆ دروست ببوو وە ئێوەیان زۆر هاندا ینی توێژینەوەیەکی وردی لەم بابەتە ئەنجام بن. طبعاً ئەو پێش پانێڵەکەی ئێمە قسەی خۆی کرد و ئەو ڕاستەکەی دەگەڵ ئەوەیە بوو هەموو شتێک بکرێت بۆ کەمینەکان تەنانەت ئەو باسی هەنێک کەمینەی تریشی کرد وتی ئەوانیش مافی خۆیانە و لەگەڵ ئەوەیە بوو ینی ئەو پێی وا بوو حکوومەت بەوە جوانە بێ سڵتە بەوە جوانە بێ کە مافی ئەو کەمینانە پارێزراو بێ کە مافی ئەو پێکهاتانە پارێزراو بێ ینی ئەویش و پارێزگاریش و باڵین ئەوانی تریشکە لێ وجودیان هەبوو وەکو بەشێک لە مێژووی کورد وەکووە بەشێک لە شانازی کورد کە هەمیشەوا بووە پیانوا بوو پارێزگاری لەم جوانیە بکرێت کە بەشێکە لە جوانی مێژووی ئێمە و ئەو ینی جگە لە مەسیحی وەکوتم باسی پێکاتەکانی تریشی کرد کە ضرورە و هەر بۆیە ڤژن فاوندیشن ئێستا بەتەمایە لە دوای ئەمەشەوە دیراساتی تری هەبێ لێکۆڵنەوەی تری هەبێ هەر بە هەماشەوە لەسەر پێکهاتەکانی. دکتۆر دەرەنجامی توێژینەوانە چی لێ دەکرێت وەکو دو پرسیارم ینی کار بم دەرەنجامانە دەکرێت بۆ نمونام تێبینیانەی ئەوان ئەو تۆ لە بەرنمەیەک وێمەوەکو کورسات ڕای دەگەێنین بە خەڵکی دەڵێن بەڵام ئەمە پێویستە بچێتە ناوەندەکانی دیکەشەوە خەڵکی تری لێ ئاگادار بێ. ضرورە خۆی تەسەوڕەکەم یان ڕێکخراوی ڤژن فاوندیشن ئامانجە سەرەکیەکەی ئەوەیە ئەمە بگەێنێتە ناوەندەکان و بگەێنێتە ئەو شوێنانەی کە هەم لایەنی تەشریعیە لایەنی بڕیار دەرکردنە هەم لایەنی تەنفیزیە هەم لایەنی قەزاییە بۆی ئاگادار بێ لەم دۆخەوە دۆخەکەش ئەوەنە قورس نییە بڵێ تعجیزیە ناکرێت نە دۆخێکی زۆر ئاساییە ئەمە لە توێژینەوەکە گەیشتنێتە چەند دەرەنجامێک کە گەیشتێتەوە یەکەم دەرەنجاممانەوەیە کە ئەبێ بە هەموو عالم بڵین سلێمانی ئەم مێژە جوانی هەیە لە پێکەوە ژیان بۆیە ئێمە بێ ئەمە زەق بکەینەوە دەرەنجامەکانی ترمانەوەیە کە بەر بەو مەدە بگیرێت کە وردە خەریکە ئەبێتە دیاردەیەک مەترسی دروستەکە بۆ سەر پێکەوە ژیان مەسەن یەکێکی تر لە دەرەنجامەکانمانەوەیە کە لە بابەتە کۆمەڵایەتیەکانی خوێندنە جیان بۆ بکرێتەوە بۆی خەڵکێک کە 12 ساڵ ئەخوێنێت بزانێت لەم وڵاتە تەنها کورد و موسڵمان ناژین بەڵکو نەتەوەی تریژەژێ ئاینی تریژەژێ و بەشێکن لە مێژووی ئەم ژیانەوە بەشێکن لە فەرەنگی ئەم ژیانە بەشێکن لە کولتوری ئەم ژیانە ومان مێژویان دروست کردووە لەگەڵ ئێمەیە و دیوە جوانەکەی مێژووشن دیوە ناشرینەکەی نین ئەسڵم با من قسێک پێ بڵێم یەکێک لە دیوە جوانەکانی مێژووی ئیسلام دەوڵەتی ئیسلامی ئەو پێکەوە ژیان هەیە ینی ئەو مێژوو سەلماندوێتی بۆچی ئەمانە ماون لێرە لەبرێ پێکەوە ژیان هەبووە لە عالەمی ئیسلامی باسی جوانێکیش بکرێڵن تەسامح هەبووە فعلەن واشە لە ناو مەکە لە ژێر دەسەڵاتی پێغەمبەرە مەسیحی ژیاوە جوو ژیاوە ئەوانەی تر زۆر تەبیعیش و هیچ کێشیانە حتا دەوڵەتی عوسمانیش ئەمان هەر مافی خۆیان هەبووە هەر نوێنەری خۆیان هەبووە هەر ئەوەی خۆیان هەبووە و باوانی ئێمەش ڕاستەکەی کە من لەو بەحسەیە بۆم دەرکەوت باوانی ئێمە زۆر جوان ژیاون لەگەڵ کەمینەکانی ترا باشە ئێمە دوای ئەم هەموو گەشە سەدنەوە دوای ئەم هەموو خوێندنەوە دوای ئەم هەموو معریفەیەکە ئێستا ڕێژەی نەخوێنەواری سەتایەکیش نییە بۆ نەتوانین وەکو باوانمان کە بۆ هەموو نەخوێنەواریەوە ئەوها جوان پێکەوە بژین لەگەڵ ئەم کەمینانەیە بۆیە نەتیجەی بەحسەکە ئێمە ئەوەیە کە بەڕاستی ئێمە ئەو مێژوە جوانەمان هەیە نابێ وا بکەین
بەهۆی هەندێک تەیاری نامۆ بە کۆمەلگای ئێمە نامۆ بە کولتوری ئێمە ئەسڵ نامۆ بە مێژووی ئێمە من نامۆ بە مێژووی ئیسلام بەگشتی لە مەڵتیقەکەیە وا بکات ئەم پێکەوە ژیانە جوانە بشێوێنێ وا بکات ئێمە تووشی ئەوە بین کە ئەمە ببێتە گرفتێکی کۆمەڵایەتی سەرباری هەموو گرفتەکانی تر. بەڕێز پرۆفیسۆر دکتۆر سامر حوسێن سپاس دەکەم دەستخۆشی لێ یەکەم دەستان بە هیوای وەک خۆوتێ بەردەوامی و گەیاندنی ئەم پەیامەنەوەڕۆکیم توێژینەوەی بە زۆرترین کەس لە کۆمەڵگەی کوردی سپاس دەکەم سپاس بە بەشداریکردنی لەگەڵمان دەستان بە خێرات خۆشەویستان بە یارمەتی ئەو کاران بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتانەگەینەوە کاتێکی خۆش خواتان لەگەڵ دەست خۆش دکتۆر.